دوای 2 ساڵ بەردەوامی پرۆسەی ئاشتی لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و وڵاتی تورکیا لە 25 تەمموزی ساڵی 2015 بۆ یەکەمین جار تورکیا لە ڕێگای فڕۆکە زەنجەکانی بەردومانی گوندی ئەنزەی بناری قەندیلی کرد. لەو ساوە تاوەکو ئێستا بە درێژایی ئەو 3 ساڵە بەردەوام بووە لە بەردومانکردنی گوندواوەیەکانی بناری قەندیل، بەو هۆیشەوە زیانی زۆری گیانی و ماڵی گەیاندووە بە گونشینانی گوندەکانی بناری قەندیل. فڕۆکە زەنجەکانی سوپای تورکیا لە ماوەی ئەو 3 ساڵی بەردەوامی بەردومانەکانیان زیاتر لە 400 جاری جیاواز بە هەزاران شوێن لە سنووری 45 گوندی بناری قەندیل بەردومان کردووە. بەو هۆیشەوە 15 هاوڵاتیان شەهید بوونە و 11 هاوڵاتی تریش بریندار بوونە. هاوکات زیاتر لە 100 خانووی گونشینان خاپور بوونە و بە هەزاران دۆنم لە ڕز و باغ و پاوانی گونشینان سوتاون و لە ناوچوونە. هاوکات چەندان پرۆژەی خزمەتگوزاریش بەهۆی بەردومانەوە زیانیان پێگەیشتووە و هەریەک لە کارەبای نیشتیمانی و سەرچاوی ئاوی خواردنەوە و جۆگەی ئاودێری و ڕێگاوبان و چەندان پردیش وێران بوونە. هاوکات لە سنووری برادۆستیش لە ماوەی ئەو 3 ساڵەدا زیاتر لە 1200 جار هەفتا گوندی برادۆست لە سنووری ناحیەی سیدەکان بەردومان کراوە. 4 هاوڵاتی گونشینیش لەو ناوچەیە شەهید بوونە. لەو گەروەیدا لە ڕوودیدا نەوێری خەریک بچیتە ڕێواسەر خۆ بچیتە کانگرێ بچیتە کاسبیە هیچ نەوێری نەتوانی لە بەتیاری دوژمنە. وێڕای زیانە مادیەکان بەهۆی ترس و لە ڕاوچەی زۆر زیاتر لە 115 گوندی سنووری برادۆست ئێستا بە چۆڵی ماونەتەوە و گونشینان ناوچەکانیان جێهێشتە و لەسەر زێدی خۆیان ئاوارە و دەربەدەر بوونە. بە تایبەتی دوای لەشکرکێشەکەی سوپای تورکیا بۆ باشووری کوردستان، ئێستا سوپای تورکیا بە قوڵایی زیاتر لە 35 کیلۆمەتر و بە فراوانی 6 کیلۆمەتر سەروەری خاچی هەرێمی کوردستان و عێراقیان بەزاندووە و چەندان قەرەقۆڵ و بنکە و سەربازگەی لە سەنتەری گوندەکان و بەرزاییەکان و ناوچە جیاوازەکانی ئەو سنوورە دروست کردووە و هێزێکی زۆری سوپاشی تێدا جێگیر کردووە. ئەمەش لە کاتێکدایە سوپای تورکیا بە شێوەیەکی ڕۆژانە بەردەوامە لە بەردومان و تۆپبارانکردنی گوندواواییەکانی سنووری برادۆست. تورکیا لە ڕێگای بەردومانی فڕۆکە زەنجەکان و تۆپخانەکانیان بە بیانووی بوونی بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان بەردەوام گوندواوەیەکانی سنووری برادۆست و بناری قەندیل و چەند جارێکیش باڵەکایەتی بەردومان کردووە. وێڕای زیانی زۆری گونشینان هاوکات ترس و لە ڕاوچەی زۆری لای هاوڵاتیان و گونشینای ناوچە بەردومانکراوەکان دروست کردووە. دوای 3 ساڵ لە بەردەوامی بەردومانەکانی تورکیا کە بۆتە هۆی شەهیدکردنی خەڵکی گونشین و مەدەنی و وێرانکردنی چەندان خانوو شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان و گونشینان، هاوکات سوتاندنی بە هەزاران دۆنم لە پوش و پاوان و ڕز و باغی هاوڵاتیان و تێکدان و وێرانکردنی دەیان پرۆژەی خزمەتگوزاری کە تا ئێستاش بەشێکی زۆری هەر وەک خۆی بە وێرانکراوی ماونەتەوە. بێدەنجی و بێ هەڵوێستی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان نیگەرانی و نائارامی و بێئومێدیەکی زۆری لای گونشینان دروست کردووە و تا ئێستا شوێنی تایبەتی دابین نەکراوە لاگەری زیاتری ئاوارەبوونی هاوڵاتیانی ئەو سنوورانەی بەردەوام بەردومان و تۆپباران دەکرێن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز،